بەڵێ ئازیزان بێگومان موسڵمانان لە هەر کوێیەکی دنیا بن کاریگەری خۆیان لەسەر چواردەور و لەسەر ئەو شوێنەی کە لێین دروست ئەکەن. ڕەوەندی موسڵمانان لە وڵاتانی دەرەوە و لە ئەوروپا و ئەمریکا کۆمەڵێک کاریگەریان لەسەر چواردەوری خۆیان دروست کردووە و چەندین خەڵکیشان هێناوەتە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە. لەم تەوەرەدا باز لە شێوازی ژیان و کاریگەری موسڵمانان بەتایبەت لە ئەمریکا دەکەین کە مامۆستایە و بانخوازێک لێرە لە ستۆدیۆ لەگەڵماندایە کە خۆی بە شێوازێکی ئەکادیمی و بە شێوازێکی فەرمی ڕۆشتۆتە ئەمریکا و ماوەیەک لەوێ بوو تێکەڵیان بووە و هەروەها ئەزانێت کە ڕۆژەکە لەوێ چۆن بۆ تەعاملی لەگەڵ موسڵمانانی ئەوێ کردو بە چاوی خۆی بارودۆخەکەی بینیوە. لەم تەوەرەدا بۆمان ڕوون دەکاتەوە بزانین شێوازی ژیانکردنی موسڵمانان لە ئەمریکا چۆنە، هەروەها لانی کۆمەڵایەتی و هەروەها پابندبوون بە ئەو ئاکارە ئیسلامیەکان و جێبەجێکردنی ئاکارە ئیسلامیەکان و چوونە مزگەوت و شێوازەکانی تەعاملکردنی موسڵمانان لەوێت چۆنە گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری دکتۆر شاخەوان سیامەنسووری زانای ئاینی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. کاکتۆر بەخێر بێیت و بەخێریش بێیتەوە. سپاس بەخێر بێیت. کاک زۆبالۆ دەست بکەم زانم هۆکاری سەردانەکەت بۆ ئەمریکا چی بووە بۆچی چی بوو ئەوە؟ بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشی لێوەشەکەم و زۆر سپاس لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم. دیارە ئێمە لەسەر داوەتی فەرمی ڕۆیشتین بۆ ئەمریکا. زیاتر هەدەفی ڕۆیشتنەکەی ئێمە بۆ تەبادولی کولتوری بوو، ینی شارەزابوون لە کولتوری ئەمریکا و لە حاڵ و گوزەرانی موسڵمانان لە مەراکیزە ئیسلامیەکان لە مزگەوتەکان لە حاڵی موسڵمانان لە وڵاتەیە کە حاڵی موسڵمانان چۆنە. ئەتوانم بە شێوازێکی تر بڵێم هەدەف لە سەفەرەکەی ئێمە بینینی ئێمە تا ئێستا ئەوەی کە لە ئەمریکامان بینیوە ئەو شەڕەنگێزیی وەزارەتی خارجی ئەمریکا وەزارەتی بەرگریە لە شەرق دەوسەتا بینینی شەعبی ئەمریکایە کە موسڵمانانی ئەمریکا حاڵیان چۆنە. ئەمریکا هەر ئەو ڕۆی نییە کە لە دەرەوە دیارە و شەڕەنگێزە، بەڵکو ڕوویەکی تری جوانیشی هەیە لە ناوە کە دیارەوە شەعبە، شەعبیش زۆر جار وەکو وتراوە حدودی نییە، یعنی شەعب لەگەڵ شەعبە هاو دۆستن. مەسەلەن ئێستا جەنگی فەڵەستینە تەماشاکەن هەمووچی دووەلی عەرەبی هەیە، خەڵکەکەی بۆیان بەپەرۆشە بەڵام حوکام وانین، بۆیە خەڵک زۆر جار حدود لە بینیان نییە، عەتفیان بەرامبەرێکە. ئێمەش هەدەفی سەردانەکەمان ڕاستی زیاتر بۆ سەردانی مەراکیزی ئیسلامی مەرکەزە دینیەکان و حاڵ و گوزەرانی ژیانی خەڵک لە وڵاتە چۆنە بە تایبەتی موسڵمانە. شێوازی گروپ ڕۆشتن یان ئێمە چەند مامۆستایەکی ئاینی بووین 15 ڕۆژ لەو وڵاتەماین و چەند ویلایەتێک گەڕێین. کاکتۆر کاتێکەچی بۆ وڵاتێکی تر خۆت وێنایەک ئەەکەیت و بێگومان هەندێکشت لەسەر ئەو وڵاتە بیستی یان ئەوە تاکە موسڵمانان لەوێ چۆنن، ئەو وێنایی کە دکتۆر شاخەوان هەیبوو لێرە کە ڕۆیش لەگەڵ ئەوەی کە لەوێ بینی هەمان شت بوویان ئەو جیاوازیە چی بوو؟ من پێم وایە زۆرێک لە موسڵمانان لە غەیری لە ئەمریکا، چونکە ئەمریکا وڵاتێکی زۆر دوورە جەنابتانەزان، ئەو وێنایی موسڵمانانی ئەمریکا هەتا نەچتە ئەمریکا وەکو خۆی بۆ دەرناکەوێت ژیان لەوێ. ئەمریکا بۆ ئیعتیبارەی کە وڵاتێکی زۆر گەورەیە، بە تایبەتی ئەمریکای شیمالی کە ئێمە چوین بۆ ئەمریکای شیمالی، ئەمریکا وڵاتێکی زۆر گەورەیە، 50 ویلایەتە. ئەم 50 ویلایەتە حساب کە 50 دەوڵەتە بەڕاستی، وەکو 50 دەوڵەت 50 ڕئیسی هەیە، 50 پەرلەمانی هەیە، یعنی 50 وەزارەتی جیاوازی هەیە لە وەزارەتانێک کە جگە لە وەزارەتی خارجی وەزارەتی بەرگریکە ئەوە لە واشنتۆنە. ئەمریکا بەو ئیعتیبارەی کە ئێمە لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئیسلام هاتۆتە کوردستان، بەڵام ئەمریکا لە ساڵی 1600 ئەوەندەیە ئیسلام چۆتە ئەمریکا. ئیسلام کە چۆتە ئەمریکا لە ڕێگەی کۆیلەوە چۆتە ئەمریکا، یعنی لە ئەفریقیاوە خەڵک کۆیلەی کڕێوە بردوێتی بۆ ئەمریکا. ئەمە جیاوازە. مەسەلەن ئیسلام لە خۆمان چوینە ئیسلاممان هێناوە لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێگەی جیابانی کوردیەوە مەسەلەن، بەڵام ئەمریکا هەم درەنگ ئیسلامی پێگەشتووە و هەم لە ڕێگەی کۆیلەیشەوە ئیسلام گەشتوتە ئەمریکا. بۆیە بەو ئیعتیبارە زیادبوونی موسڵمانان لە ئەمریکا عەمەلیەکی بەطیء بووە، یعنی عەمەلیەکی زۆر لەسەر خۆ بووە، وردە زیادی کردووە.
باشە بەچاو ئەوەی کە ئەڵەی زۆر بە هێواشی ئەمە گەشەی کردووە هێشتا ڕژەی مسلمانان بەچاو خۆیان زۆر نییە؟ ئەمریکا لە چاو ئەوەیە ڕژەی مسلمانان باشە تا ڕادەیەک چونکە هەموو هەفتەیەک خەڵک مسلمانە بێ لە مزگەوتەکانەوە کە باسێکن هەموو هەفتەیەک لەوێ خەڵک مسلمانە بێ. ئەمریکا ڕێژەی زۆری مەسیحیە، یعنی لە 150 زیاتری مەسیحیە، ئاینی یەکەمە لە وڵات، بە ئاینی یەکەمە مەسیحی. لە دوای مەسیحی یەهودی دێت لە وڵاتەدا، لە دوای یەهودی ئیسلام دێکە لە 102 ناگاتە لە 102 ڕێژەی مسلمانان، چونکە ئەمریکا تقریبا 300 و ئەوەندە ملیۆن زیاترە، یعنی لەگەڵ ئەوەدا ڕێژەی لە 102 هین ناکات مسلمانان تێناپەڕێنێ، وەکو تقریبا نتوانم بڵێم وەکو بوزی و ئەمجا لەگەڵ ئەوەشدا لە 100 تقریبا 24 خەڵکی ئەمریکا هەر دینی نییە، هەر هیچ دینێکی نییە. بۆیە من ئەوەی کە لە دەرەوەم بینی کە چوومە ئەوێ بەڕاستی وەزعێکی تر بوو، حاڵی مسلمانان بە شێوازێکی تر بوو. ئێمە کە چوین ئەو هەموو مزگەوتەمان بینی لە وڵاتێکی وەکو ئەمریکایە زیاد لە 2000 مزگەوت زیاتری تایە بەڕاستی من زۆرە بە وڵاتێکی وەکو ئەمریکا. ئەم ڕێژە ئەم وڵاتە ئێستا نوێنەریان هەیە لە پەرلەمانە مسلمانان، لە پەرلەمانی مەحەلیان نوێنەریان هەیە، لە شارەوانیەکانە خەڵکیان مڕۆشەح کردبوو. بۆیە ڕێژەی مسلمانان وردە وردە بەرەو زیاد بوونە، بەڵام ئەمریکا بە ئەعتیباری کە وڵاتێکی زۆر گەورەیە ڕێژەی مسلمانان لە جێگایەکی تر بۆ جێگایەکی تر فەرقەکە. بۆ نمونە لە شیکاغۆ ڕێژەی مسلمانان زۆرە، لە نیویۆرک ڕێژەی مسلمانان زۆرە، بەڵام لە هەندێ ویلایەتی تر کە دوورە ڕێژەی مسلمانان کەمە. بۆیە ویلایەتێک بۆ ویلایەتێکی تر ڕێژەی مسلمانان ئەگۆڕن. ئەوەی کە ئێمە بینیمان لە دەرەوە تەماشامانە کرد، تەسەوورمان ناکرد کە مسلمانان بەم شێوازە بن، یعنی لەوێ سنتەر زۆرە، مەراکیزی ئیسلامی زۆرە، قوتابخانەی ئیسلامی زۆرە، زانکۆی ئیسلامی هەیە لە وڵاتە. ئێمە سەردانمان کردوون، سەردانی کۆمەڵێ مرکزمان کردووە کە ئەم مرکزانە لە ڕەوزەوە منداڵ پێگەێنن، زۆر ئازادیشن، لە ڕەوزەوە منداڵ پێگەێنن، قورئانی پێ لە بەرەکەن حتا ئیعدادی تەواوەکات، حتا ئیعدادی تەواوەکات. مزگەوت لە ئەمریکا مزگەوتی زۆر لێیە لە چاو ئەو وڵاتەدا کە مسلمانان ڕێژەی مسلمانان ئاوەکەم مزگەوتی زۆر لێ، بەڵام مزگەوتەکان ئەوێ وەکو مزگەوتی ئێرە نین. طبعاً مزگەوتێک کە لەوێ دروست دەکرێت بنیاتەنرێ، مزگەوتەوە 2 جومعەیە، هەموو ڕۆژانی جومعە 2 جار جومعە ئەکرێت. جومعەیەکیان وتارێکی هەینی لە سەعات 12 بۆ 1، وتاری دووەمی لە سەعات 1 بۆ 2. مسلمانان لە هەر کاتێکا بۆیان کرا لەو دوو کاتێ ئەو کاتە دێن بۆ جومعە، هەندێکی دەوامی هەیە بەشی یەکەم دێن، لەبەر کار ئاسانی و دووری شوێنەکانیش. مزگەوتی ئەوێ وەکو ئەرزم کردن وەکو ئێرە نییە. کاتێکە ئێمە سەردانی جێگایەکمان کرد لەو جێگایانە کە لە ویلایەتی ڤێرجینیایە پێوتری ئادەم سنتەر. ئەم ئادەم سنتەرە لەگەڵ ئەوەدا مزگەوتێکە، ڕەوزەی ئیسلامی تایە، مەدرسەی ئیسلامی تایە، شوێنی مانەوە و تێلی مسلمانانی تایە ئەگەر بچن بۆیە. مرکز ینی دایرەیەکی زۆر گەورەیە، ینی هەر مزگەوتێک نییە بەتەنێ. چونکە مزگەوت لە ئەمریکا ئەبێ بزانین 3 جۆر مزگەوتمانەیە لە ئەمریکا. لە ئەمریکا بەگشتی 3 جۆر مزگەوتمانەیە. مزگەوتانێک حکوومەتەکان دروستیان کردو بۆ جالەی خۆیان. بۆ نمونە تورکیا مزگەوتی دروست کردو ڕێک بە شێوازی تورکی، ڕێک تەسمیمی تورکیا هێناوە، لە ئەمریکا مزگەوتی دروست کردووە. مامۆستای مزگەوتەکە تورکیا خۆی داێنێت، 5 ساڵ جارێ ئەیگۆڕێت، 5 ساڵ جارێ مامۆستاکەی بۆ نێرێ، لەوێ خزمەتەکات، دوای 5 ساڵە مامۆستای بات و مامۆستایەکی ترێنێ. ئەم مزگەوتانە هەندێک وڵات بۆ جالەی خۆیان دروستیان کردو بەو شێوازەی کە خۆیان ئەیانێ مزگەوتەکان دروست کردو. ئەمە جۆرێکە لە مزگەوتەکان لە وڵاتە. جۆری دووەم لە مزگەوت لە ئەمریکا جهودی فەردیە. مثلا ئینسانێک بۆ خۆی مزگەوتێکی کردووە، یان جەمعیەک بۆ خۆی مزگەوتێکیان کردووە، یان چەند مسلمانێک سەریان کردووە بە یەکا، مەسەلەن ئەفغانی بێیان بەس بەداخەوە کورد نەمبینەوە مزگەوتی وایان هەبێ، مزگەوتێکیان دروست کردووە بۆ خۆیان. ئەمە خۆیان سەرپەرشتیەکەن، ئیتر ئەوەی بیانەوێ لەو مزگەوتەیە ئەیکەن. جۆری سێم مزگەوت لە ئەمریکا ئەو مزگەوتانن کە حکوومەت کردوێتی. بۆ نمونە لە جێگایەکی وەکو کۆنگرێسی ئەمریکایە مزگەوتی تایە، وتاری جومعەی تایە درێ، لە کۆنگرێسی ئەمریکایە، لە
واشنطن لە جەرگەی ململانەی سیاسیە مزگەوتی تایە لە جامیعەکانە مزگەوتیان کردوتەوە ئەمە لایەنی فەرمی کردوێتیەوە و لایەنی فەرمیش سەرپەرشتیەکە لەو وڵاتە لەوا چێ کەسێک بڵێ زۆر سەیرانێ چۆن تەرتیبە بێ ئەم مزگەوتانێکێک وڵاتێکی تر سەرپەرشتیکە مامۆسای بۆ بنێرەوەیکێک ئەمریکا ئەو ئازادی دینداری لە ئەمریکایە لێرە نییە کە وڵاتێکی مسلمانی ئەو ئازادیەی کە لە ڕووی دینداریەوە و لە ڕووی ئەوەی کە ئینسان پەیڕەوی ئاینەکەی خۆی بکات ئەو ئازادی لێرەش نییە یعنی تۆ مزگەوتێکە هەر دقیقێک دەرستەیە هەر کاتێک وتارتەیە هەر کاتێک لە هەر مزگەوتێکدا ڕۆزەی ئیسلامیەکەیتەوە مەدرسەی ئیسلامیەکەیتەوە ئافرەتان کووەکەیتەوە وتاریان بۆ دەی زۆر شتێکی ئازاد زۆر ئازادێکی تەواوەیە کەسیش تەداخل لە ژیانت ناکە کەس تەداخل لە منعت ناکە کە تۆ ئەم دەرسانە نەڵیتەوە ئەوەی کە ئێمە بینیومانە دیارە ئەمە طبعاً ئەگەر کەسێک ئەمریکا بۆ خۆی مەسەلەن نینێکی لەسەری هەبێ زەرەری بۆ سیاسەتی ئەمریکی هەبێ ئەوە جیایە بۆ هەموو وڵاتێک هەروەکەم بەڵام من باسی جوانی دەسەڵاتی ئەمریکا ناکەم ڕاست چونکە ئەمریکا ئەوەندە ناشرینە بە کەس جوان ناکرێ بەڕاستی ئەمریکا لەوێش وتومانە خەڵکی شەرق لەوسەد خەڵکی موسڵمانان ناشرینەکانی ئەمریکا بینێ و ڕەنگە شەڕەنگێزیەکەی ئەمریکا بینێ لەوێ لە زۆر جێگای سیاسی شاو قسەمان کردووە ئێمە ئەمریکا دەسەڵاتی ئەمریکا و سیاست ئەمریکا جوان ناکەین بۆ خەڵکی خۆمان بەڵام ئەو دینداری و ئەو ئازادی کە لەوێ خۆزگا لێرەشە بواە ئەو مزگەوتانەی کە لەوێ هەیە ئێمە سەرمان لە مزگەوتەکان داوە سەرمان لە ڕێکخراوە ئیسلامیەکان داوە و هەروەها سەرمان لە زانکۆی ئیسلامی داوە لەوێ مەعهەدی ئیسلامی داوە لەوێ باشە کاکتۆر پرسیارێک بکەم شێوازی چوونە ناو ئیسلام لەوێ چۆنەواتە چۆن بانگەواز ئەکرێ بە تایبەتی باست لەوە کرد هەفتانە کەسانێکی زۆر ئەچنە ناو ئاینی ئیسلامەوە لەوێ طبعا لەوێ ئەتوانم بڵم بە چەند شێوازێکە شێوازێک لەو شێوازانە زوڵم لە موسڵمانان کە ئەکرێ ئەوان دێن بۆ نمونە بابەتی غەزە خەڵکی ئەمریکا لە فەڕەحێکی زۆر عەجیباژی ئەگەر ڕۆژێ نانی نەبێ تێکەچێت بەڵام کاتێککە مسلمانێکە بینێ بردومانەکرێ و لە برسا لە ژێر دیوارەکەی خۆیانمێنێتەوە دیراسەیەکە لێمە چی وای لێ کردو ئاوا بێت وڵاتی خۆی جێنێڵێت ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ دیراسەکردنی ئیسلام ئەمە شێوازێک لە شێوازەکانە یعنی کاتێک شتانێکە بینن دیراسەی ئیسلامەکەن و مسلمانە بن هۆکارێکی تر ئەخلاقی مسلمانان کە ئەبینن ئەخلاقە لە کڕین و فرۆشتنە لە مامەڵەکردنە لەوەیە جوانە ڕێگایەکی تر بۆ شێوازێکی تر هۆکارێکی تر بۆ هۆکاری مسلمانان لە زیادبوونی مسلمانان لە ئەمریکایە داوایە داوا بانگەوازە لە ئەمریکا داوا بانگەوازێکی بە قوتێ خەڵکانن ئەگەڕێن بە شارەکانە ئەگەڕێن بەلادەکانە ئەگەڕێن لە ڕێگەی دیجیتال میدیا و ئیسفادەیەکی زۆر گەوریان لێ کردووە ئەو ئازادی کە لە ئەمریکا هەیە طبعاً ئازادی لە هەر شوێنێک یەکەم دین کە قازانجی لێکە ئیسلامە ئیسلام لە هەموو کە زیاتر قازانج لە ئازادیەکەات ئیسلام ئەوەندەی بە ئازادی بڵاوە بێتەوە ئەوەندە بە شەڕ بڵاو نابێتەوە بۆیە هەموو هەفتەیەک ڕێژە هەیە هەموو هەفتەیە خەڵک لە مزگەوتەکانە موسڵمانە باش ئەوەی کە پێی وترێ ئیسلامفۆبیا یان ئەوەی کە پێی وترێ تیرۆریزم و هەمیشە بە چاوی ئیسلام ئادرێتەوە لەوێ ئەو وێنە زۆرە هەیە کە مسلمان بەم شێوازە ببینرێ طبعا ئێمە زۆر پرسیارمان کردووە لە خەڵکی لەوێ لە خەڵکی دینەکانی تر ئایا بالفعل ئێوە بە چاوی تیرۆر تەماشای ئیسلامەکەن خەڵکی ئەمریکا خەڵکم باسی خەڵکەکەم بەو چاوە تەماشای ئیسلام ناکات بە هیچ جۆرێ بۆ چاوە تەماشای ئیسلام ناکات هەر بۆیە ئێمە یەکێک لە ڕێکخراوەکان کە سەردانمان کردوون کە کار و باریان تایبەت بۆ بەوەی کە ئەگەر خەڵکێک تووشی حاڵەتێکی ناتەبیعی بێ فریای کەون حاڵەتی توندوتیژیە حاڵەتی مەسەلەن ئیدمان بوونە لەسەر مادەی هۆشبەر ئێمە ئەو ڕاپۆرتانەی کە بینیومانە ڕێژەی توندوتیژی لە ئەمریکا کە زۆرە هیچ توندوتیژیەکی هۆکاری ئیسلام نییە کاوە خاڵێکی زۆر ئیجابیە مەسەلەن تۆ بۆ نمونە
ئەو هەموو توندوتیژەی لە قوتابخانەکانە بێت لە بازاڕەکانە بێت ناو کۆمەڵگاکایە بێ کابرا بەس سیلاحەکڕە خەڵکی پێکوژێ هیچی ئەو ئامارانی کە ئێمە بینیومان و بۆیان باسکردین هیچی هۆکارەکەی ئیسلامی ئەو توندوتیژیانە خەڵکی مسلمانە بێنن خەڵکێکی سەلامەتن خەڵکێکی سەلامەتە ڕێز لە خێزانەکەی باشترەگرێت لەو کەسێک کە دینی نییە مەسەلەن ڕێزە دراوسەکە یەگرێ ئەسڵەن هەندێک لە قوتابخانە ئیسلامیەکان لەوێ یەکێک لە قوتابخانانەی کە ئێمە سەردارمان کرد قوتابخانەی فاتح بوو مەدرسەی فاتح کە ئافرەتێکی مسلمانی هەندی سەرپەرشتیەکە مەدرسەیەکی زۆر گەورەیە ئەوەندە کاری جوانیان کردو خەڵکی غیر مسلمە مناڵەکەی نێرێ بۆیە مناڵەکەی ئەنێرێ بۆی پەروەردەی کەن بووی چونکە ئەزانن ئەمە پەروەردەیەکی جوانە بۆیە خەڵکی ئەمریکا بەعام بەو چاوە ڕق و تیرۆرە تەماشای مسلمانان ناکات چونکە ئەزانێ ئینسانی مسلمان مەگەرێکێکە ئیسلامی پێ نەگەشت بێنێکێک سیاست زاڵ بێ بەسەر فکر و ئایدۆلۆژیدا ئەگەر نا خەڵکی ئەمریکا بەو چاوە ترسناکە تەماشای ئیسلام ناکەن بە هیچ جۆرێک. باش مامۆستا ئەوەی کە ئێوە تەعاملتان لەگەڵ کەسانی غیرە مسلمان کردبێت لەوێ ئایا مسلمانان چ کاریگەریەکیان لەسەر ئەوەندا نابوو؟ من پێم وایە مسلمانان لەوێ بە شێوازێک کاریگەریان دانابوو ئەو چێشتخانانەی کە ئێمە ئەچوون چێشتخانەی ئیسلامی بوون لە مسلمانان زیاتر خەڵکی غیرە مسلمانی لێبووە کە دیارە یەکێک لەو شتانەی کە لە سەفەری ئەمریکایە ئینسان تووشیە بێ دەستکەوتنی ناڕەحەت دەبێ خواردنی حەڵالە کە جاری وایە زۆرە گەڕێی تا خواردنێکی حەڵال دەستکەوێت کاتێک ئەچیتە مەطعەمێکە حەڵاڵە چونکە پاک و خاوێنن ئەوەی زەوقێکی سەلیمی هەبێ ئەوەندەی ئێمە ئەمریکیمانە بینی و غیری مسلمانمانە بینی لەو جێگایانە نانە نەخوارد ئەوەندە مسلمانمان نابینی مەسەلەن ئەمەش بەڕاستی کاریگەریە لە ڕووی پاک و خاوێنیەوە کاریگەریە لە ڕووی مامەڵەوە ئەمجا ئەو مەسەلەن تەعاتوف و ئەو بەدەمیەکەوە چوونەی کە مسلمانان هەیەە لەوێ لە ئەمریکا لە نێو خۆیان ئەوە نییە مەسەلەن کابرا دراوسەیەکێتی سەردانی بکە دراوسەیەکێتی داوەتی بکە شتیوانیە لەوێ لەنا مسلمانەکانە نەبێ بۆیە مسلمانان هەم بە ئەخلاقیان لە مامەڵەکردن لەگەڵیاندا و هەم بە ئەخلاقیان بە مامەڵەکردن لە نێوان خۆیاندا و هەم بەوەی کە مسلمانان چینێکی مەزلومن لە دنیادا و غیری مسلمانیش لە ئەمریکا ئازانێ ئەمە بەڕاستی کاریگەریەکی زۆر چاکی دروست کردو و هەروە کۆمەڵی داعی زۆر گەورە ینی کۆمەڵی داعی زۆر گەورم هەمووی لە ئاستی دنیاە مەسەلەن ناسراوە کابرادان 600,000 کەس گوێی لێگرێت لە ئەمریکایە غیرە مسلمان گوێی لێگرێت دڵی خۆیە کاتۆ پرسیاری جاریوای پرسیاری ئیحراجیەکە دەربارەی ئیسلام دەربارەی خوا دەربارەی پێغەمبەر ئەمانە بەڕاستی ئاسارێکی جوانیان جێڵاوە لەسەر خەڵکی غیرە مسلمان لە باشە دکتۆر پرسیار زۆر ئێمەشانێمانەوە زۆرترین پرسیار بکەین لەم تەوەرەیە باسێک لەوە بکەین کە زۆرێک لە مسلمانان کاچنە وڵاتانێکی تر بە نمونە باسی ئەمریکانکەین لە بریتەوەرەکەمان ئەوەیە دەوترێت کاریگەری خراپەکان زیاتر وەرەگرن وەگلەوەی کە لە نێو ڕەوتی مسلمانانە بنوە پەیوەندیەکی باش بە مسلمانانی ئەو وڵاتانەوە بکەن جا ئەمە پێ دوایە بەم شازێ بە تایبەتی سەبوون من لە وڵاتێکی مسلمانی وەکو ئێمەتان لەناو ئیسلامیەکانیشە کۆمەڵێک ڕەوتی جیاواز دروست بوون کەوای کردووە مسلمانان تۆزێک شپرزەی بەخوایانەوە بین ئەمە لە وڵاتانی ئەوروپاش و شازەیە طبعا من پێم وایە لە سەردەمێک لە سەردەمەکانەوە قسە تەواو بوو خەڵکێک کە چووە دەرەوە زیاتر متەئەسیرە بوو بە شتە خراپەکانیان ئەوە سەردەمی نەوەدەکان تقریبا سەردەمی نەوەدەکان کاتێک کە ڕێژەی مسلمانان کەم بوو و خەڵکانێک بە دوای شتی خراپ ئاگەڕان لە وڵاتی خۆمان دەستیان ناکەوت کە ئەچوونە ئەو وڵاتە ئەوروپیانە لەوێ دەستیان نەکەوت و لەوێ عدەدی مسلمانان زۆر نەبوو ئەم ئاگای لەو بێ و ئاگای لەو بێ هەندێک جار مەسەلەن بەلا ڕێدا ڕۆشت بەڵام ئێستا من پێم وایە پێچەوانێ من پێم وایە خۆشبەختانە کابرا نوێژ ناکە بەڵام شانەزی بە ئیسلامەوە کات شانەزی بە ئیسلام و دینداریەوە کات خۆی بە مسلمان ئەزانێت دیفاع لە دینەکەی ئەکات خەڵکم بینیوە لەم وڵاتە خەڵکێک پێیوا بۆ ئەمە بە شێوازێک لە شێوازەکان دژایەتی دینەکە بەڵام ئێستا من پەیوەندیم هەیە لەگەڵ لە وڵاتێک لە وڵاتەکانی دەرەوەیە خەریکی
دروستکردنی مزگەوت و بنیادنانی مزگەوتە لیژنەی مزگەوتە ئەمە کاتێک چۆتە ئەوە خەڵکێکە بینێ پابندە بە دینەکەی خۆیەوە ئەمیش غیرەتێکی بۆ جوڵە پابندە بە دینەکەی خۆیەوە من سواری تەکسیەک بووم لە شاری سان فرانسیسکۆ لەگەڵ دوو مامۆستای بەڕێزە لە ویلایەتی کالیفۆرنیا پرسیاری ئەومان لێ کرد تۆ موسڵمانی وتی الحەمدە موسڵمانم شانازی بە موسڵمان بوونمەوەکەم خێزانیشم وتیاتوتە ناو ئیسلامەوە پێم وایە ڕووسی بوو خێزانی وتیاتوتە ناو ئیسلام وتمان نوێژەکە وتی نەوەڵا نوێژ ناکەین نوێژ ناکەن بەڵام شانازی بە موسڵمان بوونی خۆیانەوەکەن لە وڵاتە پێم وایە ئەمڕۆ ئەو کەسەی کە ئاچێتە دەرەوە جالی مسلمان جالەی کوردی مەسەلەن بە تایبەتی لە ئەوروپایە لە بەریتانیایە ئەوەندە زۆرن احتیوای مسلمانانەکەن پێم وایە خەڵکێک لەم وڵاتە جاری وایە مولتەزیم نیە ڕاتایە مولتەزیمە بێت ئەڕواتایە مولتەزیمە بێت چونکە هەستەکە مەسەلەن لە غەریبیەکە ژی حەز بە فەراغێکە کات لە مزگەوتان فەراغی پڕەبێتەوە لە مسلمانان فەراغی پڕەبێتەوە بۆیە من پێم وایە ئەو قسەی کە بڵێن هەر کەسێک ڕاتە دەرەوەی تر بە شێوازێک لە شێوازەکان شتی سلبی تەماشایەکە ئەوە ئەتوانم بڵم لە 100 بۆ لە 102 بێشتیوە بۆیە ئەوەی کە من ناسیومە و کە بینیوم و چووەتە دەرەوە هەستەکەم لە ڕووی دینداری و حاڵی باش بوو. دکتۆر هیچ ڕووداوێکی خۆشیان ناخۆش ڕوویاوە لەو سەفەرەیە بیرت بێت یان لە یاد نەچێتەوە؟ والله خۆی سەفەر هەر عادەن لەبیر ناچێتەوە ها چونکە شتی ناموتیان وڵات تەبان ڕوودا هەر ڕۆدا لەو جۆرە سەفەران چونکە سەفەرێکی دوورە تۆ مەسەلەن 14 ساعات لە تەیارەیە بیت کۆمەڵێ مامۆستای ئاینیش پێکەوە بن هەر شتێکە ڕۆدا لە وڵاتەشە بەڵام بەڕاستی ئێمە تەوعەن یەکێک لەو بەرنامانەی کە ئێمە کردمان ئەوە بوو لە ماڵێکی ئەمریکی داوت بووین لەوێ بۆی کەلتوری ئەمریکا بزانین کەلتوری ئەمریکا ئەوەی کە خۆش بوو بەلامەوە مەسەلەن ئێمە لەو ماڵیان نوێژمان کرد بە جەماعەت نوێژمان کرد بە جەماعەت کابرا هەرڕێک وەستا لەگەڵمانەوە دەستی کرد بە نوێژی جەماعەت و مسلمان نەبوو دوایی وتمان تۆ هیچ لەسەر ئیسلام بیستەوتی نە مانە چۆن نوێژە وتوێ لار حەزم کرد هەر دڵم داوای کرد لەگەڵتان ئەم نوێژە بکەم يعني هالمرتاح بوو بۆی کە ئەم ڕاضای کرد لەگەڵمانە و خۆش بوو بەلایەوە بۆیە من پێم وایە ئیسلام لەناو باسی شعبی ئەمریکیەکەم بۆی خەڵک لێم حاڵی نەبێ باسی حکوومەت ناکەم باسی سیاست ناکەم من پێم وایە ئەوەندەی ئیسلام لەوێ جێبەجێ کراوە لە مامەڵەکردنە لێرە جێبەجێ نەکراوە لەوێ شتێک کە زۆر سەرنجی ڕایکێشام کەس حەقی بەسەر کەسەوە نییە ئیسلامیشە فەرمێ من حسن إسلام المرء تركه ما لا يعني أو كبيوندي بتوني تداخلي مكة لبي زور بروني ديار كس حقي بسر كسوني آزادي ديني زور يعني زور لبيشة آزادي ديني زور لبيشة بلان براستي أويك زياد شون اللي سرنجي راكي شام لو ولاتا أويا إيما تشنده لظلم لظالم لستم زرر مان كردوا ئەمریکایش ئەوەندە لە ئازادی زەرری کردو ئازادی ڕەها چونکە ئازادی ڕەها لە ئەمریکا هەیە لە ئیسلامدا ئازادی ڕەها نییە ئازادی من تا ئەو کاتێ ئازادی تۆ نەشێوێنم تا تەداخلی ژیانی تۆ نەکەم ئەمریکا لەوە ناکە تەداخلی ژیانیەکەن ئازادیەکە ئەوەندە ڕەهایە کابرا خەریکی مادەی هۆشبەرە کەس بۆی نییە بڵێن نابێ بەکاری بێنیت دوایی لەو سەرەوە ئەبێتە بار بەسەر خەڵکەوە شاری سان فرانسیسکۆ لە 120 وەکو پیانوتی مادەی هۆشبەر بەکارێنێ ئەمە زۆر زۆرە مەسەلەن لە بابەتی خوا پەنامان بە نێربازی مەسەلەن هاوڕەگەزبازی کە خەڵکێک ئەوێ بیەنێ بۆ ئێرە بەداخەوە کە ئەو وڵاتە بەدەستیەوە ئەناڵێنێ کە شاری سان فرانسیسکۆ پێڵەن پایتەختی ئەو کارەیە ئەناڵێنێ بەدەستیەوە ئەم ئازادی ڕەهایە کە دەریان کە خەڵک ئازادە پیا و پیاومارەکە ئافرەت مارەکە و هەروەها مادەی هۆشبەر بەکاربێنێ ئەمریکا زۆر زەرەری لەم ئازادیە کردووە هەڵگرتنی سیلاح هەموو کەسێک بۆ یە سیلاحی بێ لە ماڵەوە ئێمە کارەساتە هەموو کەسێک لە ئەمریکایە بۆ یە سیلاحی بێ مەگەر دکتۆر بڵێ ئەمە وەرەقەی نەخۆشخانەیە و ناتوانێ بەکاری بێنێ ئێمە کارەسات ڕۆدا ئەم ئازادیە ڕەهایە ئەمریکا زۆر زەرەری لێ کردووە بۆیە کۆمەڵە ڕێکخراوی زۆری دروست کردووە بەرەنگاری ئەم حاڵەتە
نەخوازراوانە ئەبنەوە کە بەهۆی ئازادیەوە تووشی بوونە. دەستخۆش بە دکتۆر حەزمان کە گفتوگۆی زیاتر بکەین بەس کاتمان نەماوە. زۆر سپاس بۆ دکتۆر شاخەوان سیامەنسووری کە لەم تۆرە لەگەڵمانە بوو. زۆر سپاس.